خولی بالەی عراق گەرم و گوڕتر بوون. لە سلێمانی قۆناغێکی دیکە ئەنجامدرێ کە یاریەکان ئاگرینن. لە یەکێک لە یاریەکاندا کە بە دێربی کوردستان ناو دەبرێ، یعنی پێشمەرگەی سلێمانی لەگەڵ هەولێر بەیەک گەیشتن کە پێشمەرگەی سلێمانی توانی بردنەوە بەدەست بێنێت. لە چوارچەوەی یاریەکانی خولی نایابی بالەی یانەکانی عراق جەولەی دووەمی قۆناغی دووەم 4 یاری بەهێز لە ڕۆژی دووشەممە بڕێوە چوون. لە نێو هۆڵی داخراوی یانی وەرچی پێشمەرگە و لە یاری لوتکەی دێربی کوردستان لە خولی نایابی یانەکانی عراق هەردوو تیمی تۆپی بالەی یانەی پێشمەرگە و هەولێر ڕوبەڕووی یەک بوونەوە. لەو یاریەدا کاتژمێرێک و 50 خولەکی خایان تێیدا و کوڕانی پێشمەرگە پاڵپشت بە هاندەرەکانیان کە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان بۆ پاڵپشتی تیمەکەیان هاتبوونە نێو هۆڵەکە توانیان بە ئەنجامێکی گرنگ سەرکەوتن بەدەست بێنن. لە سێتی یەکەم یاریەکەدا یاریزانانی هەولێر وەک هەمیشە پێشەنگی خاڵەکانیان وەگرت و توانیان بە ئەنجامی 25-7 لە پێشەوە بوون. لە سێتی دووەم علی تەهای کاپتنی تیمی بالەی پێشمەرگە و هاوڕێکانی هاتنەوە سەر ڕێچکە یاریکردن و ململانەی بەهێزی یانەی میوانیان و بە ئەنجامی 25-22 خاڵ سەرکەوتنیان بۆ خۆیان یەکلا کردەوە. پاش ئەو سێتە و لە سێتی سێم بەهۆی زیاتر هاندانی هەوادارانیان و پاڵپشتی لە تیمەکەی کوردستان پێشمەرگەکان بە ئەنجامی 21 خاڵ ڕکابەرەکان تووشی شکست کرد. هەرچی لە سێتی چوارەم و دواسێتی یاریەکە بوو کوڕانی سەوزپۆشی شاری ڕۆشنبیری یەکلایەنەوە بە ئەنجامی 25-18 سەرکەوتنیان بۆ خۆیان یەکلا کردەوە. بۆ ئەنجامە پێشمەرگە بە ئەنجامی 3-1 بردنەوەی مسۆگەر کرد و 3 خاڵی بەدەستهێنان. هەر لە ئەنجامی یاریەکانی ئەو ڕۆژەدا لە جەولەی دووەمی قۆناغی دووەم مەسافی شیمال 3-2 لە نێنەوەی بردەوە. غازی جنوب 3-0 لە سمودی بردەوە و بەحریش 3-0 لە حەبانی بردەوە. یاریەکانیش ڕۆژانە لە هۆڵی یانەی پێشمەرگەی سلێمانی بەردەوامە.